اللهم صل وسلم وبارك على محمد وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين خاتم الأنبياء والمرسلين نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاوڕانی خۆشەویست بەخێر بێنەوە ڤیددیۆیەکی تر لە فیفا 23 و لە پارتێکی تری فیفا 23 ئەنجارە هاتووینەوە لەسەر کلاسیکۆی کۆن یاریەکمان حازر کردووە. ڕۆناڵدۆ دژی میسی و نەیمارم هێناوەتەوە و کاسلمیرۆ و ڕامۆسیش بەدەوانی بەرشە زۆر ناناسم دوای گلەی نەگەنجەمە عادی بەرچە بڵنگ یارزانەگەنە نێناوەتەوە. سوارێز تۆزێ بە دوای گەڕام نەمدۆزیوە چونکە تۆزێ کاتەکەم ناوەختە ناتوانم زۆر درێژی پێ بمەوە نە بە دوای بگەڕم. وەلحاصڵ ئەوان میسیم بێناونێتەوە نەیمار و وڵایدانێ تریش مێنا پێما بێ پیکی بوو پیکیشم بێنانەوە بەس هیوادارم خۆی بێنێتە ناوە پیکیم نێناوە بەس میسی مێناوە. جا ئیتر ئەمەش ڕۆناڵدۆ مێناوەتەوە و کاسلمیرۆ ڕامۆس هازار دیتیایە و کاکە ئەمانی تریتیایە دەقا لێرایەکێکی تیا بۆ هێنامە سەر و کاتە کێ بوو تا ڕێگەڕێکاکە دەستکاری ناکەین با بڕوە لەسەر کلاسی لەسەر ڕێتمی کلاسیکەی کۆن ئەمە حەودەقەیە وەرد کلاس با بڕۆ میسی دیژی کریسیانۆ لایک و سابسکرایب لە بیر مەکە وەک هەمیشە کۆمنتەکانتان بنووسن با بڕوە پێشنی هەر ئەوەی کەس لە سەرەتای ڤیدیۆ سەیرەکە با پێشبینی بکە بزانێت کێی باتەوە لە هەواڵەکان بڵاو بۆتەوە ساحەی کێیە کەمێک ساوتی بە میاریەکە تا ساحەی کۆر هینە ڕیاڵمەدی بەخێم بێرەوە بۆ یاری نیوان ڕیاڵ مەدرید و FC بەرشەلۆنە لە فیناڵی چامپیۆنز لیگ دا کردومەتە فیناڵە کاسەگە بیرم چووە کاپتنیەکە بدەم بە میسی ئەو چونکە خۆی نایداتێ ئەوەی ناخۆشە میسی ژاتێتەوە تۆزێ ژمارەشتەکانیانم بیر چوە دەستکاریکەم یاددارم کریسیانۆ حەوت بێت با ئەمە کۆپیڕای لینیە با بڕین یەک دەقا بزانم ئەو شتانم چا کردووە تا ئەمە ڕۆناڵدۆ تا با سەرێکی ڕێکۆرد بکەمەوە تەواوە ئەمەش سەودێکی بینێ تاوا دەست پێکەین يلا بسم الله نكي اللي يسوي خريقي حياة معنا بقى بينا ايه هاي درنا شو ورا قرتومي قرتوما هاي قرتم بس كوتو قاشي ناكي هاي هاولو غلطة بجيت كورتوا گارەز بێڵیشم بە نەدۆزرایە با دوای نەڵێن تۆزێ پەلەمە حەزەکەم زوو ڤیدیۆکە بکەم و تەواویکەم ئای هاوار دەرچوو ڕۆدەی ئاخ نەیانێڵا حەزەکەم گۆڵێکی پێ بکەم نێڵەن مێسێ گۆڵکە نەکەی بژیت نەبژیت
ئەخوابرا زۆریان پێ ناوین ئای بەنزیمە ناتوانێ بڕوە مراوەغی پێوە ناکرێت زۆر بەخواتن برانە ڕۆ لەو پێشخستن و تەرتیباتەی داڵیە بە قوربانە ئەم جارەش دەرچوین ئاخ مۆدریچ زۆری پێشەخە لەو کاتاکە بەوەی پێشەخەیت و ئەیگرێت بژیت کۆرتووە دەبڕۆ دەی بڕۆ ئەی هاوار نەمێراشت پارکەمەتم فریان ناکەوێ وەرە کاکە گیان دەبڕۆ کریس ئەوە فاوڵ مصاب نەبێ نانە هەونە ئاسانێکی مصاب نابێ غەڵەتی شانە کاکە ئەمە زەردێک بۆ کارڤاغال ئێوە بۆ ئەوێ کاکە و بینە ناپێکی ئای نایەڵێ دەرچێت پێکی گرتوێت و پێکی تایە هێ ناوێتی ئای چۆن پەلاماریەت باشە پێ ئەوانیش غەڵەتەکەن ئای هاوار مەجالێکی نایەنێ ناکەی نەڵێ پەنارتی نانە تاڵ ئیسفادەی کردووە ئەوە کی دروزەرگرا ڕۆدریگێر ئەوە دوان زەرد هاڵێ ئێ بۆ ئەوێ وەڵای وتمە یا بە کریسیانی وەکسەر ئێمە بە ڤانزیمە بەعەکسەیە دەبێنێ تۆپە ناکەی بەرانە ڕۆ لەو ئەسیسە بەفان گێڕایەوە وەرە کریس ئاخ بۆ برشیشە نەیەڵا ئەوە کوانێ
گۆڵە نایەڵێت ئای لە کەلە دە گۆڵکە نایکات لای خۆ خراپ نەبوو ئەها بۆ بن شیشەکە پەلامارەیە ئەوە جەمیەکەم تەواو بە تەعادول بێگۆڵ خێراشۆ ڕۆدریگەر و کەرڤاخال زەردیانێ فاوڵە زەردی کە بە تەعادول بینەوە ئەخ زۆر بوو زۆر وەڵی سوور ئەی هاوار وڵی بۆ تۆپەکە بوو تۆپەکەی لابرد گێڕایەوە ئەتر لەو تاکەی کەرڤاخاڵەمان کرد بە شێتمانەکەن دەڕۆدەی دەلێیە درەنگ لێیە سەریع بووی لێ نادرا نایەڵێت دەبێڵە ئاخ مەجالی پاساتیش نەبوو سوورێکیشمانەیە ها یەکسەر لێە بە تاکی کەرڤاخال دەبێڵە دەرچێ نەکەی کۆرەماکە هەڵا گۆڵی کرد بژیت دەگۆڵ ها تەعادولیشی کەینەوە باش بوو خراپ نەبوو وەرە لا نایەڵێت نەکەی بژیت ڕۆدریگەر نەمێرا شەتعدەمە بووە پەنارتی و سووری شەکرا بە دوو سوورەوە یاری ناکرێ هی خۆمانە لۆرە کریس ئاخ دەبرانە ڕۆم و ساڵ بوو وەرە ئەشداوت بمینێ
كم باشي لك مع بني تخواوي او مواصعة بجمكي هاي هوار بكم رودريجو عليكم خرابني والله ما وضع ما انتيك شو ها برا والله بداخو نهي الله قولك كاين هو اللي دادها مجاري حقي الشير كانوا اخ زور برز بو قينا قولا كريت ناكي ناكي دقيقة حفتة وسيه اي هوار والله كريستيانو مصاب والي الشيطان الله بيخره هوال كاكت جاري جيجوي طوبك وكيرا بوي كيتو بدوان هاكا خاوة وباش ديتي قولي بو ناكري ويا كريم بخستاته بيشو نايل دارشي ناكي بران الرول لدقيقة أخيرة دقيقة بيت بيجريت ناكي تخواه چون بام چال کرد دا گۆڵ کە بەخێر نەیتەوە دوور بوو دوور نایەنە پێشەوە کاکە وەڵڵی وا نەمداوە والله تەواو بوو کاکەگیان بردیانەوە بەداخەوە نەیاڵنە گۆڵی تریشەکە نەموو گۆڵی تریشەکات ئەو کردینی بە فلیم بڕۆ بە خێراتی دوو گۆڵی کرد
پیرۆزە لەوانەیە کە بارشەلۆنەندا بەداخەوە وەڵی کریسیانۆ سوور بکاکە گۆڵیان بۆ ناکرێ هەر لە خۆورەیەکە بوو بەو والحاصل کاسەکەشیان برد داوای لێبور نەکەن ئەوە جەوماگیرە ئای بینیان ڕیانی خۆشەویستستان خۆش بێگەر تا ئێستا بینەر بوون و تا ڤیدیۆیەکی تر و پارتێکی تریش خواتان لەگەڵ لایک و سەبسکرایبیش لەبیر مەکەن خوا حافیز